ئەم باسکەلەکیس لەبەر منائێوێنێتین منتەقەی سنەس و هین مێرنشینەکان و منتەقەی ئەردەڵانیەکانە وێم هەجیجیە نادیارە دیباسەکە چمەنی منتەقە هۆرامانیا چەتفۆ و مێخەکی و کەوا و گچی و ئەمە بڵێن خۆی تەختەکەی فێسی پێژن ئەمانەی قرانی پێڵێن بڵێن قەدیم قرانی چاوڕەشیان پێوە ئەمانش لاگیرەی پێڵێن ئەم تەنیشتەی شیرانی سووری پێڵێن. ئەگەر بووکێ بە بووکی ئەڕۆی شەدە و هەوری و کڵاوتی خەڵیانەکەری گێزە گوڵیان لێدا شەدە لاگیرە و ئەو چی پێڵێن پێچەوە مۆرە لە دواوە گێزە گوڵیان پیاهی نەکرد کوژەکە و دوو پشکیان گەتەوە بە ناوشانیانە بەریانەدا و پێ شەش گوڵنیشیان لە دامێنەکەیەدا بەڵام زۆر جوان بۆ ئەو دەستوری ئەو کاتە بوو ئێستا زۆر بەکەمی هەیە بەڕاستی ئێستاش من خۆم هەر ئاوەتم بۆ شتانەیە. ئێستاکە بۆچی لەبەر نەکە ئێستاکە زۆر بەداخەوە ئێمە ئەگەر بین باز لە سەروەی بکەین دەبی بڵین تاسیرێکی یەکجا زۆر فەرهەنگێکی بێگانە تاسیری لەسەر کولتور و ڕستانی ئێمەدانا. وەڵا قسەی ومە هەسەر بی پارێزن و ئەوە لیباسی کوردیە و نەیگۆڕن و ئێمە بە خاترەوە کە کوردین هەم لیباسەکەمان و هەم زوانەکەمە بە کوردی بە خێوی کەن و بیپۆشن لیباسەکەیان. فولکلۆرا نەتەڤا کورد یەک ji gewnttirîn folklora gelên Zagorosê ye ku ew folklore nefş bi nefş hatiye ku hetanê gihîştiya nifşa nû an ku nifşa niha her lewma nifşa niha gelek di hewlê de ye ku vê folklorê biparêze çimkî ew folklore nasnama me ye yek ji çiqên folklora Kurdî cilûbergên Kurdî ye û cilûbergên Kurdî nasname nîşane û hêmaya neteva me ye û em bi van têne nasîn her lewma me ew jinên Kurdistanê lê re kom kirine û her yek ji wan ji navçeyekî Rojhilatê Kurdistanê ye ku em ê li ser cilûbergê van hewpêvînê digel van bikin ku em bizanin ew cilûbergane çend de gewnin û yê kîjan serdemê ne û yê navçeyek ji navçeyê dinê cudatir e an jî ne. Êdî em ê her lê re digel vê xanimê dest pê bikin û em bizanin ka ew cilûbergên li ber kirine yê kîjan menteqê ne. Mandû nebî bi xêr hatî. زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەتان و دیگەکە لەسەر فولکلۆر و کولتوری ناوچەکان بەرنامەکەتان دیارە کردگە سپاس لە ئێوەش. بەڵێ بەڵێ من لە ناوچەی سنە لە سنەی ئەردەڵانیەکانم. ئێستا ئەم جلوبەرگەی کە لەبەر کردووە دیارە هەر زۆر کۆنە چونکی لە شێوازی خۆیە دیارە ئەتوانین لەسەری بۆمان باس بکی و بدوێ بڵێ ئەم جلوبەرگەی کام سەردەمەیە؟ بەڵێ ئەمنی باسکەلەکی لەبەر منائێوێنێتین منتەقەی سنەس و هین مێرنشینەکان و منتەقەی ئەردەڵانیەکانە کە لە ناوچەی سنە نیشتەجێ بوون ڕەنگە پێشتر لە ویژە هەر ئەم جلە باو بوێت کە تا ئیسێش بەردەوامە لیباسەکان بەر منیش هەر هین ئەو ناوچەسە بەڵام ڕەنگە کۆنیش بن ئەمە کراسی کوردیە هەرچەند بە مروری زەمان ئاڕۆگۆڕی بەسەر گۆڕینی لیباسەکە هاتووە بەڵام هەر ناوڕۆکەکەی هەر بەم جۆرە ماگە مەسەڵەن ئیسا لەسەر ئەم سەردەما
لیباسە کوردیەکە ڕاستە ئەدورێت وەێ لە زەمان قەدیمە تورنجی بووگە مەسەڵەن ئەم لیباس منە دوودانە تورنجی هەست کە بە شێوازی قەدیم دووریاگە ئەو وەخت ئەمیشە کە ئێمە پێژین سوخمە ئەمیشە دوگمە دۆڵاوی بۆ زەرافەتی لیباسەکە پێوەسڵ ئەەکەن ئەمیشە کە لە بەرما هەست پێژن کوڵە و کوڵا ئەمە پێژن کووە کوڵیشمان هەست و کوڵنجێشمان هەست ئەو هەروەکو سوخمەکە وایە بەڵام قۆڵی هەست قۆڵەکەشی هەم بە شێوازەوە ئیتر بە پایت ئەو نەفرە کەفکە کە پێ خۆش بێ کوڵ بێ درێژ بێ دووریاگە ئەدی ئەو کومی لەسەر سەریتەیە ئەو دیارە شێوازێکی گالێک کەون پێ هەیە ئەس بێژم ئەو نەش قڕانن پێیانە دەکاری لەسەر وێژی بوومە بەسەر چاو ئەمە کڵافێسی پێژن لە زمانی میرنشینەکان ئەردەڵانیەکان بەتایبەت خانەکان ژنە خانەکان لە سەریان ئەنیا هەر بۆ شێوازە بە قەران بە پۆڵی قەدیم دانیشتن زەرافەتێکی خاص دروستیانە کرد نمونەی ئەم کڵاو منەسا هەر قەرانەکەشی هین خەسوومە کە وەکو دیاری بە منی داگە و منیش هەر لە سنە بۆمیان دروست کردگە و بەم شێوازە ئیسفادەی لێ ئەەکەم و پێم خۆشیشە هەر ئەم کولتورە هەر بمێنێت بۆ نمونە کواکێشم هین دایکی مەرحومە کە ئیسە لە قەیدی حیاتە نەماگە بەڵامێتر وەکو دیاری بە منی داگە و منیش تا ئەو جێگە کە تەمەن بمێنێت و مۆداکە هەر وەکو دیاری لیان ئیسفادە ئەەکەم و یەکێ لە گەنجینەکانی دایک و باپیرانمانەکە بە ئەومە ماگەسەوە باشە ئەم جلوبەرگەنە سەردەمێن بەرێدەین قەدیم چەند نەفشێکی چ نەسلێکی لەبەر کرد بوو کەسین بووکە بوو کودبوونە بووکە یانژی کەسین ماقۆل و کەسین دەوڵەمەند ئەوە لەبەردەکردن یانژی بوو داوات و تشتی وسا لەبەرخوا دەکردن تێ بکاری لەسەرویش بوومە بەسەر چاوەکانم دیارە میرنشینەکان و منتقی ئەردەڵان و ناوچەی سنا بەتایبەت لە کۆنا کە منیش لەسەرەوە کەم خاص متالعەم نییە بەڵام ئەوەی کە ئەزانم و خۆیشم ئیسە تەمەنم تا ئەو جێگە کە ئەتانم لەسەری قسە بکەم هەر لە زووە و هەم دەوڵەمەنەکان هەم فەقیرەکان و هەم جیلی جوان و کۆن هەر لەم بەم شێوازە لیباسە ئەکەنە بەریان بەتایبەت ئیسە کە سەردەمەکان گۆڕیاگە لیباسەکانیش ئارۆگۆڕیان بەسەریا هاتیە و بە مدلی جوانتر و ڕێکۆپێکتر و هەتا ناسکتر دروست ئەکرێ ئیسە زووتر ژنەکان قەدیم چە لە ناو شارە چە لە گوندەکانە هەر بەم لیباسکە لە ئەگەڕیان ئیسە وایە لێ هاتکە فقط لە مەراسمە تایبەتەکانە ئیسفادەی لێ ئەەکەن یا بۆ زەماوەنە یا بۆ سەرخۆشی یا بۆ مەراسمە بۆنەنەتەوەیەکانمان ڕێزی لێ ئەگرن و خۆشتان نەزانن هەر ساڵێک ئێمە ڕۆژی پۆشینی جلینەتەوەیمان هەست کە لەو ڕۆژیشە گشتی بە شانازێ و ئەیکاتە بەری وە ناوچەی سنێش چۆن شوێنێکی گەشتیاریە لە هەموو شارە فارسەکانیشە و لە جەهانی شاگەرتێن بۆ مەسەڵەن سەردانی وەکو سنە وەک شارەکانی کوردستان فرق ناکە ئەگەریش فارس بێت پێخۆشە بۆ یەک جاریش لیباسی کوردی لە بەرکات و وێنەی بگرێت و ئەمە بۆ ئێمە کوردیش جێگەی شانازیە کە ئێمە لیباسەکەمان جلو بەرگمان وە کولتور و دابوونەریتەکانمان لە جیهانە دەنگی داگەسەوە و ئێمەیش ئەشێ هەم لە قەدیمە و کە باوماگە تا ئیسەش ئێمە ئەیدەینە جیلی نۆ ئەویشە بۆ نەوەکانی داهاتوو کە بیپارێزن باشە نەها ئێستا ئەم جلوبەرگە کەس لەبەرخوا دەکە یانژی مۆدلەوەی هاتیە گوارینێ ئەیکەنە بەریان بەتایبەت ژنەکانی منتقەی سنە هەرێکەنە بەریان شان و جیلین و ئەو کەسیشەر ئێکەنە بەریان تازە پیشیان خۆشە چون نایژم هەر لە سەردەما کە ئەمانە هەر باو بووە و کردیگیانە سەبەریان هەر بنە ماڵە خۆی ڕێزی لێ گردیا و هەر بۆ جێریشە ئیسا جیلی نویش هەر ئەیکاتە بەری بۆ مەراسمەکان بۆ شایەکان بەڵێ بۆ مەراسمەکان بۆ مەراسم نەتەوەیەکان و بۆ مەراسمە تایبەتەکان بەڵا هەروەها بۆ زەماوەن هەتا بووک لە سێ ڕۆژە ئەیکاتە بەری ئێمە لە منتقەی سنە هەستمان هەم خەنەبەندانیان هەست هەم ڕۆژی دیاری کراویان هەست
هەم ڕۆژی نامزەدی و یا هەروە بێژین مارە بڕینە پێژن مارە برین مارە ئەوڕگێت و مەراسمێکی تایبەت دەسەوە لەو ڕۆژە بە شێوازێکی جوان حتا بە ڕەنگەلێکی ڕەنگاوڕنگ و جوان بە تایبەت ئەوەکو قرمز سوور ئەیکەنە بەریان و هەفتەیەشمان هەست ئێمە لە زەماوەنەکانە کە ئستفادەیان سێ مەراسمی تایبەتیان بوو خەنەبەندانیان بوو ئەو وەختە شەوی شەو گەڕمان بوو کە هەموو خەنەبەندانەسا ڕۆژی زەماوەن دوای ویشە هەفتەیشمان بوو کە هەفت ڕۆژ دوای ئەوە بنەماڵی ماڵ کچەکە بە دیاریکەوە لە تەک خزمەکانی ئەچوان بۆ ماڵی زاوە بۆ سەردانی ئەو بووکە و ئەو وەختەی تر ئەویش مەراسمێکی تایبەتی بوو. لەسەر جلوبەرگین کوتە لە بەرکردە یەن نەهانە ئاژێ یەن فۆلکلۆرینە لیباس کوردی کە ئێمە ناوچە پاوەی نەمەکەرمێشانە هەرا لیباس سۆرانیێنێ کە قبلەن جە زەمان و قەڵیمی ها لیباسانە بە شێواز و هەر کوردی ورازیانێ ئەپی شێوازە ورازیانێ بەڵام ژەنە قەڵیمیەکەی ژەنە پیرەکەی فێسێکیان کردینە سەرشان یا مەسەڵان کواشان کردن وەرسەر و کواکەی چەنە چەتفەشان کردن یا مەسا ئەکسەرشان لە چەکشان بینان ئیسای چەکی هەر پاوەنە هەر ئاژەنە قەڵیمیە هەر پاشێوازە مەنێنی ئەکسەر شافێسەشە ناسەرن و لە چەکوچیەوەی هەرمەوینانی ئەم جلوبەرگەت چی و چێتوانێ هەمووی دانە بدانە بۆ بینەران باس بکەین ئیسا ئەم بە شێوازێ و ساڵە ئالیباسی مەکردێنێنە ئیسا ئەکسەر و خەڵکی جناو چۆپاوێنە ئافێسوچیوەیە نمەوینانێ ینی بە شێوازێەوە ساڵی ئالیباسانە مەکەرانێنە ئالیباس کوردی هەری لیباس کوردیەنەوە ئەکسەرن یا سەلتە مەکەرانێنە یا کواش سەر کوا مەکەرانێ سەرشۆ لە ناوچەی پایە چەند جور جلوبەرگین فۆلکلۆری هەنە کە ئێستا ئەو جیلەی نووی لەبەرەکەن ئیسا بەداخەوە نمەکەران ینی پاشێوازە قەڵیمیە ئالیباسە کوردی ئەسواڵە نمەوە یعنی ئیسا بە مرور و زمانی تەغیرش کردن بە مثل ئاداب و ڕسوم تەغیرش کردن بە شێواز و ساڵەتر ئسفاڵەژ مەکەرانی بەڵام مەوینی جەبڕێ مەراسمانە جەنەوڕ و زەمان و چیوەنە مەوینی فەرهەنگە قەڵیمی خەریکە ئامیمەوە ئافێسەیە مەوینە ئالەچکەیە مەوینان کوایە ئەکسەرن مەکەرانێنە یا مەسا ئەکسەرەن جە چتفەی سفاڵە مەکەرانێ بەڵام دێتر بە مرور و زمانی بەداخەوە تەغیرش کردن ناوچەین هەوڕەمانی بەگشتی بە کارێن دەستی و پیشەین دەستی تێناسکردن چ جلوبەرگەکەیەکون بخوا چی دەکەن جلوبەرگانی تقریبا پسە و واچم چەتفەی بە دەزوەشش مەکەرانێ یا ئافێسێکی مەکەراش سەرەوە کە من سفاڵم نەکەواتم با بە لیباسێەوە جدیدتر کە ئیسا ئەسفاڵش مەکەران پاشێوازە لیباسێ کەرونە کڵاو فێسەکی هەر ئیستاج ناوچە هۆرامانێنە وەژ مەکەرانێ و هەر ئەسفاڵش مەکەرانێ کە بە دەست وەژ مەکریۆ چیوانێ تەریش پسە و مەسا چخۆڕانەکەی پێ پیای هەر بە دەست وەژ مەکریۆ یا مەسا ئی مێخەک و کەمەر بەم و چیوەیە هەر بە دەست وەژ مەکەران و ئەسفاڵش مەکەران باشان زۆر سپاس بۆ باشتر بۆ دەستاوەش بوو مەمنونتان گویم هەجیجیە نادیارە لیباسەکە چمەنی منتەقە هۆرامانیا چەتفە و مێخەکی و کەوا و گجی و گرچی ماکردنێنە هەمیانەنەوە ئەم پێزەماوەنا وێمان ڕاستنان ماوە پێم مەزان و جەژنی و فرەتەر بە جەژنە و ئەپاسە چیوی چام
باشە ئەم کۆڵای کڵە سەرتە یێ چه سەردەمەکە یان لە باسەکانە دی چه سەردەمەکە ئەنو زمان و قەدیم یعنی زمان و قەدیمی فێستەما کردە سەرە و ئیسە ئافێستی نەمەنێنە قرانیش بووە با و چێوێش بووە بۆ ئیسە بیانە چێ منی ئانی هەنی جە تەمەنی منەنە جە منتەقە وێمە هەر ئانەشا ئانا بووە بەس سەرپۆش ما بە سەر شانە قژێشانە پیویانی باشە بۆچی گۆردراوە ئێستا بەم شێوازە نەمایە دەتن نەماوە دنیا دۆران دۆرانەوە دنیا ئاڵوگۆڕی هاتووە ئامان بە ملشەرێ ئەم جلوبەرگت ئەم شتانەی کە تێدانە و ئەتوانی بۆمان لەسەری قسابکی کە لە چی پێک هاتووە چی و چی دروست کراوە وڵاوە سمڵەیە لە ئەرزا دەرتی و کابرا خۆی دروستی دەکاو ئەوی چەرمێخە کە وا دروست دەکری و ئەوە ئێستا ئەم جلوبەرگە بەڵێ لەبەرە و لە ناوچوون یان لاوازبوون ببێ کەس لەبەر نەکە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەنی زمانی قەدیمیە قەدیمی لە بەریان کرد باشە بۆ ئێستا لەبەری ناکەن وەڵا دێ دنیا هەڵوگۆڕی هاتووە ملبات چ بزانم دەست خۆش زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس. خۆشی بەخێر بێ دەست خۆش بێ دەستان خۆش بۆ بەرنمەکەتان من خەڵکی مەریوانم هەر خەرکی خۆی مەریوان قەدیم بڵێن لە خەڵکی دەرەتوێ مەریوان بەڵام چوونەتە ناوشار دەمێ ساڵەکە لە ناوشار بووین هەر بەخێرێ ئەو جلوبەرگین کەوتە لەبەرکردنە یەن کشان ناوچەینە هەر خۆی مەریوانیدانە تو بکاری لەسەروان جلوبەرگان بوومە باخ بەسەر چاوەکەم ئەم جلوبەرگە بڵێن هین قەدیم هین مەریوانە هەر بڵێن دەوروبەری دێهاتەکانی هەم ناوشاری مەریوان ئەم جلوبەرگە بەکار هاتووە تو نزانێت چەندە قەدیمە ینی دیروکاوی مێژوای دەگەریتەوە چه سەر ینی زۆر زۆر قەدیم بۆ جار لەگەڵ ئەمانەش بڵێن کەمەرە لولیان پێوتوە بووە شتێکیش بۆ هایاسەیان پێوتوە لە پشتیان کردوە زیو بووە منتەقەی مەریوان ئەوە بە چی و چی هاتیە چیکردنی بە زیو و بە فێس و بەم شیلانانە ئەم بە چاوکە و نقێ مشتات ئەمەی لە کۆمێتەرەیە بە کورمانجی بە ئاخەوم ئەو چ دەبژنیدا ئەمە بڵێن خۆی تەختەکەی فێسی پێژن ئەمانەی قرانی پێڵێن بڵێن قەدیم قرانی چاوڕشیان پێوە ئەمانش لاگیرەی پێڵێن ئەم تەنیشتەی شیلانی سووری پێڵێن نەهاژی و ئەو جلوبەرگانە لەبەر دەکەن یان نە نەوەڵا بەداخۆ کەم ڕنگ بۆ تۆ ئیسە نایکەنە بەریان کەم بۆ تۆ سەدەم چنە هۆکار چنە وڵایتر هۆکار چوزانم نازانم سەردەمیتمەوەم پێم خۆشە لە ڕێ ئەم بەرنامەوە هەموو ئەم لیباسە کوردیە ئیشەڵا دابمەزرێتەوە ئێمە کوردبوونمان بە لیباسەکەمانوێ بە زوانەکەمانوێ افتیخار بە زوان و کوردبووری خۆمان بە لیباس و بە زاراوەکەمانە باشە ئەم جلوبەرگە بوو چ نەفشەکی بوو چ جیلێکی بەکاردەهات بوو بووکان بەکاردەهات بوو چ تشتێکی لەبەر دەکردن زیاتر زیاتر بڵێن بۆ شایی و بۆ ئەو شتانە بەکارە هەر بۆ جوانیش ئەکرا هەمیشە بڵێن بە تایبەتی ئەوانەی ئەگەر تۆزێ دەسەڵاتدار و وین بوون زۆر بەکاریانە هێنا یعنی کەسی هەژار نەدەکارن لەبەرکەن کەمتر هۆکار چ بوو هۆکار بوو نەبوو دەسەڵات نەبوویان گران بوو گران بوو نەیان توانانی دەی دەسەڵەمانای ئەوە کە گران بوو بۆیان جێبەجێ نەبوو بیکەن بڵێن منتەقەی مەریوان چ دێهاتەکانیان چ ناوشار ئەم شتانە قەدیم نیسە من ئالم ڕێگەوە داوای لێبردن لە وڵاتی خۆم و لە وەتەنی خۆم مەریوانەکەم ئەگەر لیباسەکانیشم ئەوە نەبێکە لەبەرم کردووە بەڵام بەداخۆی تر ئیسەمێمە ئەم پەشمەکیان پێ وەختی خۆی ئەم کراسانە قەدیب ئەیان کرە بەریان ئەو شتە قەدیمیانە ئیسە نەماوە ئێمەش دەستمان نەکەوتوە ئیسە بیپۆشین داواتان داخواستان لە جیلین و نفشین و چییە بۆ پاراستن داواکارمان لەوەیە ئەم شتە کۆنانە ئەم شتە قەدیمیانە ئەگەر ماوەتەوە بیپارێزن ینی بەکاری بێنن ئێمە کوردبوونی خۆمان زمانی خۆمان دام و دەسووری خۆمان ئێمە لیباسەکەمانە و ئەم کڵاوە و ئەم کۆڵەوانە و چارەکە ئێمە خۆمان پێمانە و چارەکە زۆر سپاس دەست خۆش بۆ باشتر ڕاستەکەم دەستیەوەش خۆش بێ زۆر سپاس.
ماندوونه به خیراتی تو دکاری خواه بدین از کردن خلکی کشان دور روشالات بەخێراتتان دەکەم من لە شاری مهاباتەوە گوڵاڵە گۆڵزار. هر بخیری سرچان او جلوبرگین کوتا لبر کری منطقه مهاباتینه تو بکاری لسر با آخوی بزنم کاتا چیو چه لبر کری رو بو بینارین هیجاجی باس بکی ئەو جلوبەرگە سەردەمی کۆنی ئاغاکانە لەو کاتەوە پەیدا بووە پشتێند و سەڵتە و کەواشی پێداڵن کەوای کورد لای خۆمان دەسماڵ و هەروەها مێخەک و کڵاو قەتارە و کۆڵوانەش هەبووە بەڵام من ڕستم نەکەوتەکە ئیسفادەکەم لە قەدیمەوە هەر باو بووە لەبەرمان کردووە و ئێمەش بۆی کە بمێنێ بزانین دایک و دای گەورەمان چیان لەبەر کردو چیان پاراستووە ئێستا شەر ئیسفادەی دەکەین. باش تنی المنطقين نوانديين كو مهابات وان درات لبرخواد كريان جي تيبر كربو ناو چه خاچو بو منطقه كدنجي وڵا لە زۆربەی شارەکانی دەوروبەریش لەبەر دەکرا لە دێهاتەکان لەبەر دەکرا بەڵام لە ئەسڵدا ئینەو شارەکە بوو لە پێشدا او جلوبرگه دیار فولکلوریه به چی و چی هاتیه چی کرنی زیده تر پشتێندی زۆری هەبووە هەمباری عیلمی هەبوو بۆ پاراستنی کولیەکان کە ئێستا دەرکەوتووە مێخەکی هەبووە بۆ بۆن خۆشکردنی ئەو نەفەرە کە ئەو کاتە بۆ نوشت زۆر ئیسفادە نەکراوە کوڵ نوشت نەبووە وەکو ئێستا بە مێخەک بۆنی خۆیان خۆشکردو دەسماڵ هەبووەکو ڕسمیەتێک بۆ جلکە داوێتی بە لیباسەکە ڕسمیەتێکی پێداوە کۆڵوانش زیاتر بۆ فەسڵی سارد ئیسفادەکراوە پەشمینەی ئەسڵ بۆ بە شانیانداداوە فلسفه وی کوتا او خاکل سر ملی خواده و دایت چیه تو بکاری بو ما بجی دەسماڵ ئەوە باسشم کە ڕسمێتی دا بۆ لیباسەی کە لەبەر کراوە هەبوو بۆ ماڵێ مەسەلەن هەر ئەو کەوە لەگەڵ لیباسەکە بەکارێنا بەڵام کە چۆ بۆ شوێنە گیامیوانێک دەسماڵەکەی زیاد کردو ئیسفادە کردو نها همو بلبری دکن یان کیم رنگ بویا وڵا کەم ڕەنگ بوو ئێستا و کار چیه هۆکار ئەوەیە فەرهەنگ گۆڕدراوە خەڵک بە دوای شتی نوێوەیە کەمتر شتی کۆنی سوادە دەکە بو نکارم فولکلورا خوا اون جلوبرگین فولکلوری بپارێزن دەکەوێتەوە سەر بنەماڵەکان تۆ گەر مەسەلەن کچێکت هەبێ لە ماڵێدا فێریکەی پێی بناسێنی کە ئەو جلکە بۆ چی بەکار هاتۆ چۆن هاتۆ تا ئێستا ئەویش دەیپارێزێت تەبان باشە دەست خۆش گەلک سپاس کۆتە باش زۆر سپاس. ماندونه به خیر هاتی دەست خۆش بێ سپاس مەمنون. تو دکاری خواب دی ناسکرین که خلکا کشان ناشه بەڵێ من تەبیبا خوسلەوی خەڵکی پیرەومەرانم ناوچەی گەورک سەد بشاری سەقس. هر بخیر هاتی دیاره جلوبرگی که گلک کونت خواه کریه تو بکاری لسر وی جلوبرگی فولکلوری جبو ما و تماشان هجا زانیاریان بدیم وڵی من وێک خۆم زانیاری مەسەل بڵێم زانیاری 35 ساڵەمە پێشم هەیە چونک بەداخەوە نەدورکەوتومەتەوە لە وەتەنی خۆم ئەو زانیاری قەدیمم نەماوە. او زانیاریجی نفش بنفشیانی نوه بنوه هاتوی بوه مایه اگر یه 35 سال بری نهایه به دلنیای بزانه کو او زانیاریانه یه گلک گونن کو هن سنگ بسنگ هاتی یعنی نوه به نوه هاتوی گهشتیه و به دلنیای بزانه کو او جلوبرگه گلک گونن تو بکاری لسر وی جلوبرگ کیان و فولکلوری جبوما و جبو تماشان هیجا با آخوی و زانیاریان بدیوان بەڵێ ئەم کراسی گوڵنەخی پێڵێن هینی بڵێن زمانی قەدیم ئیسفادەی لێکراوە ئێستێژ هەر من هەڵم گرتووە بە هەدیە ئەوشتە پشتێنی عەسڵی قەدیمە دەسماڵەکەیشم قەدیم 35 ساڵەمە پێش تازە ئەو هیچە مۆد بوو داهات ئەو ئێستێش هەر بەردەوامە لەسەری هەر کاری لەسەرەکەن ئەو زەنگیان و موروێشە بە کارگە و قولاب گیراوەتەوە ئێستێژ کەمێک ئەیکەن بەڵام زۆر بۆ مۆدەناوە هەرینی قەدیمە ئەو موروانشم هەروی گشتی موری ئاقیق و مەسەل شەوە و دڵە هەرهینی قەدیمە بڵێن ئەو زەمانە زۆر ئەگە کەسی ئەچوو بۆ حەج ئەهاتۆ بە هەدیە هەرەکە دینکێکی پێدای من هەر هەڵم گرتووە کەدیە بۆم هاتووە بڵێم چی تریش خوایە ژێ چەناکەکەش هەر قەدیمش ژە چەناکە بووە من هەر خۆم ئیسش تاالبیم بەڵام بەداخەوە ئیسا دابوو دەستورەکە وای لێ هاتووە زۆر کەم نایکەن هەڵی ناگرن کڵاو و مێزەرەکەشم زوو قەدیم مەسەل ئەگەر بووکیە بە بووکی ئەڕۆی شەدە و هەوری و کڵاو تێکەڵیانەکەری گێزە گوڵنیان لێدا شەد لایگیرە و ئەو چی پێڵێن پێچە و مۆرە لە دواوە
گێزە گوڵنگان پیاهی نەکرد کوژەکە و دوو پشکیان گەتەوە بە ناوشانیانە بەریانەداوە 5-6 گوڵنگیشیان لە دامێنەکەیەدا بەڵام زۆر جوان بۆ ئەو دەستوری ئەو کاتە بوو ئێستا زۆر بەکەمی هەیە بەڕاستی ئێستاش من خۆم هەر ئاوەتم بۆ شتانەیە کوڵەنجێشمان بوو کوڵەنجەکەش ئەکرا لەژێر کوڵەنجەکەشەوە هەر سوخمان ئەدووری سوخمەکە هەر لایە 4 ڕێز 5 ڕێز پوڵی قەدیمی پیاگیرا لە پێنجقڕانی و تاقڕانی و تمەن و پیاگیرا زۆر بە هەرهێنی زمانی نەخشا هێنی باوکی شایش بووە باشە فەلسەفە وێ پارەیە چ بوو هەر بۆ جوانی تەنێ بۆ جوانی بوو هینی ژن بۆ خۆلاسەیتە ژن گشتی پیاکە لای 4 ڕێز 5 ڕێز قەراقێکەشی گۆبەروکی پیاگیرا سوات دەورەکەی زۆردا بوو دەستورێکی جوان بوو باشە چ کەسێکی زیدەتر ئەو جلوبەرگانە لەبەردەکردن وڵای ئەو جلوبەرگە بەعام گشتی ئەیکرد بەڵام لە تەمەنا مەسەلە لە 35 ساڵ بەرەو سەتە زیاتری ئەو لیباسی بڵێم هەمیشە ژنە ئاغاکان خانومانەکان زیاتر کڵاو مێزە لەشتیانەکەتە بەریان چارەکان لە کۆڵەکە بڵێم جوانەکەی زۆر کڵاو و جامانە ئەمان ناکێتە سەریان کاتی بۆچە هات بە بووکی ئەیان کردێتن لە دوای ئەوە خۆلاسە نانەکرد چارەکەی شەدە زیاتر ئیسفادیان لە شەدەی لە هەوری ئەکرد بۆ کۆڵوانە بۆ تەمەنی جوان بەڵام تەمەنەکەی لە 30 ساڵ بەرەوسەتر کۆڵوانەی هەوینیانەکرد مەخمەڵ یانەکەت و چوار دەورەکەی گێز و گوڵنگان پیاگەت و شەدە و مێزەریشیان تێکەڵەکە لە سەریانە بەست بۆچی لاواز بوویان هەڵ لەبەر ناکەن وڵی لە زمانە بە زمانە شت دابوو دەستور ئەگۆڕێ نازانم بڵێم بۆچی تاقت نامێنێ قەدیمیەکەی ئیسێشە ئیدەیەکی ئیسفادەی لێەکە بەڵام جوانەکەی بەداخەوە ئێستا هەر حەزەکەن بۆشتی سوک و ئاسان بەدەست بۆ پاراستنە ئەوان جلوبەرگین فۆلکلۆری تا چ بوو تەماشانن هێژە هەیە کوت باس بکەین وڵی داواکەم لە هەمووی ئەوەی کوردە و ئەوەی ئارزوی مندانەی و بۆ زمانی کوردی تێکۆشێ ئەو دابوو دەستورە کوردیە نەفەوتێنن هەر بمێنێ لە شوێنی خۆی وێک و شتێکی قەدیمی جوانە ئەو شتە بمێنێتەوە لە ناو کوردە گەلک سپاس کۆتە باشتر دەستیە بەش خۆش بێ و مەمنون سپاس زۆر سپاس بەخێرێ ماندوو ناوێ زۆر سپاس مەمنون دەستی بەش خۆش بێ خەلکە کشان ناوچەی کوردستانی ناوچەی بانە ئەم جلوبەرگانەی کوتە لەبەرکردنەوەی vê ناوچەینە تو بکاری لەسەرەوەم بوومە باخەوی بەڵێ ئەو کات یارە پێشەکی دەبێت بە گەورەی خۆیان بمان بەخشن دایکانمان لە ڕۆژهەڵات دا گەورانمان چونێ من ناتوانین ئەو تعریفە بەتاوی بکەین ئەو سەردەمان بەچاکی نەبینیوە دەبێت بە گەورەی خۆیان بمان بەخشن ئەوەی کە زانیاریم هەبێت لەسەری ئەو وەختێ کراس بوو کراسەکان مۆدەکانیان فەرقی کردووە جم و جۆڵیان پێوتووە نازانم کوڕەوەران پێوتووە پەشمیان پێوتووە حاشیەداریان پێوتووە لەگەڵ کڵۆنجەکە کابێ کەمێک کورد بێ هێندێک ناوچەکان درێژتری دوورن دەسماڵیان داوە بەسەریانە ئەمەش کۆڵوانەی پێڵێن چەفتەی پێڵەن چارۆکەی پێڵەن هێندێک ناوەکان فەرقەکەن کڵاویان داوە بەسەریانە لەگەڵ ئەوەیە وەختێش پێیان توە خشل و زی و زێر وەک ئێستا کە ئێستاڵن ئەکسسوارات بەڵام وەختێ خشل و زێ و زێریان پێوتووە ئەویش دیارە هەموو کەس نەی بووە ینی فەرقی کردوە مەسەرەن بۆ بۆنەیە کە وەک زەماوەندێک شتێک زیاتر کڵاو ئەمە ژێرچەنەی پێدەڵێن ژێرچەنە و کڵاوەکە و ئەوە دەسماڵەکە بووە بەڵام بۆ بووکەکان هەم خشل و زێ و زیرەکە فەرقی کردووە هەم لیباسەکان فەرقی کردووە ینی سەردەمەکان فەرقەکە بەوەی کە شتەکەش ئێستا کەمتر دەستەکەوێ مەک بەداخەوە شتێکی وامان دەست نەکەوت لە قەدیم ئەو وەختێ وا بووە ئیتر بۆ زەماوەندەکان ئیسفادەیان لێ کردووە ژنەخانەکان یا هەر زیاتر لە ماڵێ ئەوەی کە کەم بەداخەوە هەموو کەس کاری هەبوو بڵێ بێکار بوون کەم ژن هەبوو کاری نەبێ کە کاریشیان کردو وەختی خۆی ئەم دەسماڵیان هێناوە داوێنێتەوە بە پشتیانە بۆی کە نێتە خوارم زاحیمی کارەکانیان بێ داوێنێتەوە بە ملیانە هەڵیان داوەتەوە دواتر هێناویان تۆ قەتیان لێ نەکردوێتەوە هەمیشە کاریان پێوە کردووە هەمیشە لیباسی کوردیان لەبەرابووە ئەگەر زۆر پێویست بێ پانتۆڵی پیاوانیان هەڵکێشاوە بۆ کاری گرج و گۆڵی شتێ بۆی کە کراسوشتەکە خراپ نەبێ ئەو وەختێش کەشت دەستکەوتی شتێکی وانە بووە هەم گران بوو هەم ئەو خەڵکە ئەوەندە نەیتوانی و ئەو هەموو دابوو مۆدیلانە بگۆڕێ و بکڕێ هەندێک جار ئێمە کە بۆیان جێڕاینەوە دایکمان دەڵێ هەندێک خشل و زێڕوزی و هەبووە کە بووکێک بۆی کڕاوە ناوبانگی دەرکردووەتێتی ژنی فڵان کەس کرمەکی بۆ کڕدراوە لە لیرەی بۆ کڕدراوە ینی بە ناوبانگ بووە کە کەم کەس توانیوێتی ئەو شتانە بکڕێ معزەرتمێ هەندێکیش کەوشت کە وەختێ پێیان تووە پاڵە
حاڵەتی چەرمیشی هەبوو حاڵەتێکی پلاستیکیش دواتر وردە پلاستیکەکە هاتووە ئاراوە ئیتر ئێستاش کە کەم بۆتەوە هەم ئێمە دەسمان ناکەوێ هەم بەداخەوە کەم ڕەنگ بووە لەگەڵ دابوونەریت و کللتورەکانە کە شوێنەکان تێکەڵاو بە جیهان بردەوردە بەربڵاو بووە ئیترش هەموو مۆدیلەکان تێکەڵاو کراوە تێک هەڵکێش بەداخەوە بێ بڵین بەداخۆ ئێستا لیباسی کوردی وای لاتوە من بۆ خۆم پێم ناخۆشە شەرمەکەم هێندێک لیبازە بینم بەڵام لیباسی کوردیە چون کێکم زۆر دەستکاری کراوە ینی هەر کەمێک مافی کوردبوونی پێوە دیارماوە هەر حاڵەتی شێوەی ئەو کراسی خستی شتانە دەدا زۆر دەستکاری دەکەن ینی شتەکە دەست ناکەوێت گە دەستکەوێت ئێستاش خەریکە بەخۆش حاڵی و هێندێک لە مەراسیمەکانە دەستیان کەوێ دەیپۆشن گەنجەکانمان کچەکان ئێستا دەستیان ناکەوێت هێندێک ئەو شتانە دەنێرن کە با و باپیرانی قەدیمدا گەورە بۆیان مابێتەوە بنێرن بۆیان بێ لە شوێنە خەڵگیرابێ بە ئامانە دەنا ئێستا خەریکە شکر بە خۆشحاڵی و دیسان ئەو لیباسانە یا ئەو شتا قەدیمیانە بە تایبەت خشڵ و زێڕ و زی و کڵاو ئەوانە دێتەوە ئاراوە باشە هۆکار چییە و لەناو چووە ئەوە لاواز بووە تو بژی ئاسمیلەکردن بە یانژی تو بێژی دزینە کللتورا me be lelayan dijminan ve lelayan dagirkaran û kolonyalistan ve yan jî tu bêjî hokar her xwedî xelkî ew navçane ye هەروە خۆتان ئاماژدان پێک هەموو بوارەکانە گرێتەوە هەندێک وای لێ هاتووە لە هەندێک ناوچە لە هەندێک کە جوگرافیای ئەو شوێنە دەگۆڕێ خەڵکەکەی بەهۆی دانیشتوانەوە کورد و عەرەب و فارس و عەجەم و تێکەڵبوون هەندێک بۆ تا عیبا هەندێک لی دوورکەوتونەوە هەندێک دەستیان ناکەوێ هەندێک ئەو شتانەی ئێمە بەداخەوە ئێستا دەبینی کە دەڵە شوێنێک هەڵەدەنەوە شوێنێکی مێژووی ئەو شتە کللتوریانە دەفرۆشرێتەوە ئێستا بۆ خۆمان ئێمە ناتوانانی سوادی لێ بکەین بەڵام شوێنی کە بەداخەوەی سوادی لەکەن دەفرۆشنەوە بازرگانی پێواکەن ینی هەندێکیشی دەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەوان هەندێکشی خەتای خۆمانەکە هەندێک تەسیرات هەیە لە سەریان نابێ ئەو تەسیرە هەبێ بەڵام بەداخەوە ئینسانەکان خی گەورەوگێکی دروست نەکڕیتە هەرێکی لەسەر شتە تەسیرێکی زووتر کاریگەری تەیەکە لەبەر زروفەکەیە یا دەبینی هەندێک بەهۆی دانیشتوانی چواردەوریەوە کللتورەکان جیاوازن ئەوانش دەورە بینە بەڵێ باش ئەنجلو بەرگتە ئەمڤ دەگەرە لە چەند سەردەمێکی گەون و کۆن تو بکاری ئەوەی بێژی یانێ چەند ساڵ بەرینەها چەندین ساڵ بەرینها ئەنجلو بەرگانە هەر هەبوونە و هاتنەنەها حتان گەشتنەنەها من ناتوانم ئەوە بڵم چون پێشێکی کوتم داوای لێبوورنەکەم لە دایکانمان چون من سەردەمێکی وام ئەوە بەبییر نازانم بەڵام زۆر دەمێکە ئەوە دێ بە بیست بێتم هەم خەسوم هەم دایکم کە بۆی باسکردوین دەمێکە ئەو لیباسانە هەیە بەڵام ناتوانم دروست بە دەقیقی بڵم سەردەمێکە کۆمێتە بە چاتێکی کرد ئەمە ئەویم دروست کراوە ئێستا ئەمە کڵاوی پیاوانە بە چنینی دەست کرد هەر بە قولا بژن چنیوانە بەڵام بۆ پیاژی سوادەی لێکەن لەژێر جامەدانیەوە دواتر ئەم لا گیرانەی پیا دەگیری ئەمە کاتی خۆی پێیان دەوت تاقڕانی یا دووتمەنی ئەوانەیە پیای دەگرن بۆ چاونە لێدانە ئەو وەختەی خشل و زێڕ و زیوی ئەو سەردەما کەم بەتای بە زێر کڕاوە بەم شتانە بە قەناعەتێکی کەم بە کللتورێکی خۆی زۆر بشێشتێکی جوان بۆ بەڕاستی جوان هاتووە وەختێ بۆ خۆیان دروستیان کرد و دەستکردی خۆیان بۆ پێیان جوانتر بۆ کە دەستکردی خۆیان بێ بۆ ئەو ژنین نەها کچین نەها کۆڤێ فۆلکلۆرێ بپارێزن تا چ قسەیەک چ ئاخاوتنەکەیە من هەر لێرەوە لە ڕێو بەرنامە جوانی جەنابتان و داوا ئەەکەم کە گەنجانمان کچانمان ئێستا دیارە بە خۆشحاڵی و هێندێک هەوڵ ئەدەن کە دەستیان کرد بەڵام بەداخەوە شتەکان دەست ناکەوێ تەنها ئەهمیەتی پێ ئەدەن وردە خەریکە دابی زوو دێننەوە زۆر جوانیشە بەڵام بەداخەوە هەر تەنها کەمبوونەکەیەتی ئێستا کێشەکە دەنا زۆر باش هەوڵ ئەدەن زۆر فەرقیشی کرۆ لە چاو چەند ساڵی پێشتر ینی سەردەمێک کەم بوو بەڵام ئێستا شکر باشترە ئەم شیوادارن کۆ بێپاراستن دەست خۆش بۆ باشترێتە یەک نمونە لەسەر لیباسی کوردی پێم خۆشە باسیکەم من ساڵی هەفتاوسێ بە بیرم دێ خانەوادەیەک ڕۆیبوون بۆ خارج مێردەکەی نەمابوو ئەوش خوشکەکەمان هەر بە لیباسی خۆمانە چوو بۆ ناو فڕۆکەخانەوە لە فرودگا پیان وتبوو بۆ ئاوا هات بووی من لەسەر زمانم و ئەو لیباسم ئاوان بەسەر هاتووە ئێستا لیباسەکەم دانێم ئیتر وتی ئەو یە وڵاتە و خارجیانی هیچ قسەیان نەکرۆ کە ئاوا جوابی داوت دەست خۆش زۆر سپاس بۆ دەستیەوەش خۆش بماندوو
نبی خیراتی سلام علیکم سر چما خیر بیا خواست تو کاری خابدی ناساندن و خلکا کیجان دورا کردستانی من حمیده محمودی خلق و دگا و دمیه و سر بشار و هورامانی تختی لهورمان تخت خاتیم بله هر بجی او جلوبرگی کو تلبر کرنه تو بکاری دانه بدانه لسر وان بو تماشان هیجا باس بکی و بیجی لچه چی بونه چه سردمکینه ایجلا که ایسی نپرو امره ای پارچه ایسه پارچه تازه نی او سای قدیم پارچه که قدیمی بینه پارچه آلتری بینه ای گجی بیان کوا بیان جا کوا که ای دوتو بیان و ریش آوستن به دستقل و راستن شا دمانه سلطه شاکردن سر کواکی سخم شاکردن سلطه شاکردن سر کواکی ره ای لا سلطه چی بیانی سلطه که پینه ماچمیز لا سلطه ای دمانه اینه کیسلینی وانچمش اپنی کیسلی بوانینی بواند لیشانه اینه میخکینی تبنامینه پیجن و هورامانی ای دمانه شتفش مات میچارکه ای دمانه ایجلاچه هنو فرق قدیمینی هن ولی واتو ولی اسلامی جبا ایجلاک ایسا ایمه هنیما چونکه ایمه منطقه و قدیم نبیین می هورامانی تخت فرق قدیمه اگر جنابت زانی فرق قدیمه تقريبا إكلاوي كيناس سرمو حج ولي إسلامي إكلاوي هل بينا جنكا كردينا شا سرشا سرفوشا ندان سرشا دا شايج تو وقت كإسلام آمانو حجاب شوم حتما واجب يعني سرفوش بدارت الواني سرپوشا اردن سرپوشی چرمدان شاستر شاره کش پیرکا کش شاکردن ملشا کش شاگرتن نتیجه دان شاستر شاره لتیتش آمان ملوشانه شاره گرتن شانه باشه اما همو دست به دست درست کری لهورامان ده چون که بخوای او ناچه هورامان به ام کار دستی و کاری دستی و چوب زانم پیشه دستی و آن ناسراوه بله استاکاجی امانه درست بکن یا نه والله هورامان جنی هورامانی فرد رنگینه بینی وقتی که وهار آمان صعب تاویرگا خریک کاری بینی لونی هرمان شاکردنه لتریش آرستنه ای دستکش شاچنینی پوزوانی شاچنینی گوروی شاچنینی دمانت قرآن که شاچنی ریستنی پیش و کاشا پی برای کاشا تاتیشا جنی هورامانی کلاشی شاکردین جا بخصوص جنی هورامانی اول کلاشن و جنی بیان جنی کردن نه ایسا بیان پیا داگیر کردن یعنی پیا داگیری کردوه؟ باشه استاکاج لبری اکن یا نه؟ والله لبری اکن پیرا کان لبری اکن زور جوانا کان مگم جوانا کان مگر زماون چیوه مراسم چیوه بو کراشنه نه هر پیرا کا کران انسه لسر اوان جلوبرگین کردی چه آخوتنه که بو بینرنیش والله من دعوا کرد جا خلق کردستانی هکا گرکز گیل و پر رسم و رسوم ویش أي بخصوص منطقة وهوراماني كإسد الدنيا إشناسيان وفلكلورة كما جبين النشو نداوا كلوجا خلق وهوراماني زوان خو فقط جلنياري زوان هن فلكلور هن شيوي قديمية ما هني زنيش كراوي والله تكي نشيونا فلكلورة كي نشيونا هتي تشواري شم ياجي وش نمنو هكذا هورامان زانمي هورامانا نكبو الشارع وفارس شون فاز هر آن نقشون نگارو هورامانی شپو و منو باشه زور سپاس که بشترید سپاس جلوبرگێکی فۆلکلۆریت لەبەر کردووە ئەتوانی لەسەریان بۆمان و بوونەرە هێژە باس بکێ بزانم چینە و لە چی دروست کراوە بڵێ لیباسەکان کە من دەبرمدا ئێستا پارچەکە کە دیارە مۆدی قەدیم نییە بەڵام من خۆم وەبیرم دێ دایکم دایە گەورەم کە دایە گەورەم پێمان دەکوت دایە خاتوون من جوانم لەبیرە منداڵ بووم ئەو تاچکڵاوەی لەسەر دەنا
ئەمیش هەر بەدابوونەرێتی بە مۆدیوی لەسرم ناوەتەوە بەڵام ئەو کاتی کە ئەو تاسکڵاوی لەسەردەنا یا ژنانی قەدیمی دیکە کە من دیتە بووم ئەوەندەی لە بیرما شەدایان دەگەڵ لەسەردەنا شەدا هەر بە مۆدی لای ورمی و ئەوانە گوڵنگ گوشتیان پێوە دەکرد ئەو جورە چون معمولەن نیسبەتەن فەرهەنگی منتەقەی شنۆیە دەگەڵ لای ورمێ دەگەڵ شکاک و هەرکی و ئەوانە بەڵک تێکەڵم فەرهەنگەکەیان معمولەن جا ئەو شەدە شتیان بەکار دەهێنا بەڵام من شەدەکەم وە دەست نەکەوتوە فقط دەسماڵەکەم بەسەردانا و معمولەن کە دەچوونە شاییەکانیش ئەو تاسکڵاوان لەسەردەنا و دەسماڵە کوردیشیان بەسەردا دەدا کەوایان دەبەر دەکرد کۆڵوانیان لە پشتی دەکرد کۆڵوانەکەش دیارە ئەو کاتی ئەو مۆدە نەبوو پەشمی نەبوو دایان کرد کۆڵوانە و لە پشتیان دەکرد پشتێندی هەولیان لێ دەبەست هەولی زۆر لا مەسەل معمولەن بخۆم بەستومە 4 میترە بەڵام ئەوان دایان بەس 6 میتر 7 میتر ئەوە بخۆم لە بیرمە ئیسفادەیان لێ دەکرد ئەوەش کە دیارە مێخەکە لە قەدیمەوە ئەو مێخە کوشتیان هەر بەکارهێناوە ژنان استفادەیان لێ کردووە بەڵام وەک بڵام ئەو تاسکڵاوی من ئێستا لە سرم ناوە کە بە مۆدی قەدیمی شنۆ و ناوچەی شنۆ و مکریان و ئەوانە زووتر بۆ شاییەکان بەکاریان دەهێنا لە ماڵە زۆر تااقەتیان نەبوو بەکاربێنن زیاتر کامەیان چ جیلێکی لەبەرە کرد بووکەکان لەبەریان ئەکرد کەسە ماقۆلەکان لەبەریان ئەکرد یان کەسە هەژارەکان و ئەوەیە کە دەستکورتبوون ئەوانش ئەتوانست ئەوەن جلوبەرگانە لەبەر بکەن وڵا بۆ ئەگە بگەڕینەوە بۆ سەردابوونەرێتی خۆمان فەرقی نەدەکرد هەژار با دەوڵەمەند باغا بە معمولەن ئاغاکان حاشیرەتی دەجوڵانەوە هەندێک جیاوازیان هەبوو دە لیباسەکاندا دەزێر و بەرگوشتەکانیاندا بەڵام وەک ئەگەر بڵین بۆ دابوو نەریت و بۆ ڕستنی خۆمان بگەڕینەوە نەخەتی جیاوازێک نەبوو هەموو بەکاریان دەهێنا بەڵام زۆرتر ئەو کاتی پارچەکان جیاواز بن وەک پارچە ئێستانە بۆ پارچە ئێستا دەست ناکەوە زۆر بەداخەوە ئێستا ئەگەرەمە بین بگەڕینەوە سەر مێژوو خۆمان یا چەند ساڵەوەی پێش یا بڵین 20 ساڵەوەی 30 ساڵەوەی پێش 40 ساڵەوەی پێش ئەوەندەی کەمە خۆمان لە بیرمانە و دایکمان ننکمان کەسواسن یا دەوروبەرمان یا خەڵکی ناوچەکەمان کە دەبێت ئەو کاتی معمولەن پارچەکان زۆرتر پەشمینە بوون زۆرتر توزام کودەریان پێدەکوتن زۆرتر من خۆمە بیرمە دایکم زۆر کلاسی گوڵاوێنەی دەبەست دەکرد زەڕی مسقاڵی دەبەست دەکرد ئەو شتانە بەڵام ئێستا بەداخەوە چون پارچەکانم و ئاڵگۆڕیان بەسەراتوە دەگەڵ قۆناغ بە قۆناغ دەگەڵ فەرهەنگ ئاڵگۆڕی بەسەراتوە کە چاودە دەکەی فەرهەنگ ئاڵگۆڕی بەسەردێ دیارە تاسیری لەسەر لیباسی لەسەر کولتور لەسەر شتێک دادنێ ئێستا کە بۆچی لەبەر ناکەن ئێستا کە زۆر بەداخەوە ئێمە ئەگەر بین باز لە سەروەی بکەین دەبی بڵین تاسیرێکی یەکجار زۆر فەرهەنگێکی بێگانە تاسیری لەسەر کولتور و ڕستنی ئێمەدانەوە باشە چۆن پێشی ئەو ئاسمیلەیە ئەم تەسیرەی کولتوری بیانیەکان بگرن کە لەسەر کولتوری ئێمە نەبێت و هەروان پێشی لێ بگرن نەهێڵن کە کولتوری ئێمە بەدەزم بکەن بێ خۆیان بەڵێ ئەو بەستگی بە خۆمانە بەستگی بە ئێمە ئەگەر بین ناسنامەی هەر نەتەوەیەک دا قۆناغی یەکەمدا زمانە دا قۆناغی دووەمدا فەرهەنگ و دابوو نەریت و جلوبەرگە ئێستا چاو دەکەین بێگانەکان لە زلوبەرگی مەستفادە ناکەم بەڵام بەداخەوە ئێمە لە هەر چوار پارچەی بامە قسە بکەین بەڕاستی شتێکی حاشا هەڵنەگراوە ئەگەر چاو لێ دەکەین زۆرتر پیاوەکانمان ئێستا لە شاییەکان کۆت شاڵوار بەکاردێنن بۆ ئێجامانەمان نییە کەەوە پاتۆڵمان نییە لیباسی ڕەسەن و کولتوری خۆمان نییە بۆ لە بیرمان کردووە بۆچی ئەو نایە مەسەلەم بێکاو پاتۆڵی مەدەبەرکە ئی پیاوەکانی ئەمە دەبەرکە کە بێگانەیە کە تەسیری لەسەر فەرهەنگی ئێمەدانەوە با ئەمە بین تەسیری لەسەر فەرهەنگێکی دیکەدانین با ئەمە فەرهەنگی خۆمان بەسەرواندا بسەپێنێ نابێ ئەڵا دەبێت بۆ نابێ باشە ئێمە دەبی کاری بۆ بکەین بە هەموو لایەکماندا چه کارێک دەبی تەسیری دانین بە هەموو شێوەیەک باشە زۆر سپاس کە باشداریت کرد دەستان خۆش باش دەکەم باشە بەخێر هاتی سەرچان زۆر سپاس باس دەکەم ناوێتە چێ و خەڵکی کیشان ناچێ من نام شانازە خەڵکی سەرچیم سەر بە کامێرە سەر بە کامیاران هەر بەخێر وڵا من داپیرم و دایکم و ئێستا هەر کامێران هەرو لیباسانە لەبەرەکەن ناوێوان ژیان و گەنجەکانی ژیان هەرو لیباسانە لەبەرەکەن ناوێوان جلوبەرگانە چنە وڵا ئەوە
کراسی سۆرانی پێدەڵن کراسی کوردی پێدەڵن ئەویش کەوای درێژی پێدەڵن یانی تنێ بە مەخمەرە یان نوعێدن شەنە شێوازی دنشەنە نا ئێستا قدیمی ژنە قدیمیەکان بە پارچە قدیمی لەبەرەکەن زۆر بەیان ئێستا دایکم ئەو کراسانە ئێستا بەکاری دێن ئەوان لەبەری ناکەن کەوای مەغمەڵ لەبەرەکەن جەدیدەکان تۆڕ لەبەرەکەن پس هەر لیباسمان ئاوایە بە چ هاتە چێکردن ئەو تشتین کۆپیاتە دوکار جەدیدە پس قدیمیەکان مەغمەڵە دوورن پەشمینە دەدورن ژنە بەتەمێنەکانمان لەوە لەبەرەکەن یعنی هەم ئاهان هەم لە قەدیمیش لەبەر دەکەن هەمژی نەها ئێستێشە لەبەریەکەن جەدیدەکانیشمان لەبەریەکەن هەر لە کامێرە بێژگەوان جلوبەرگین فۆلکلۆری چەند جلوبەرگین فۆلکلۆری ناوچەی کامێران هەیە کوتی بکاری لەسەر ڕۆژ باخەوێ ئێمە ئەوە کەوا درێژ لەبەرەکەن کەوای کورتیش لەبەرەکەین لە ماڵە کەوای کورد لەبەرەکەن پس بچم بۆ شۆنان ژنە بەتەمەنەکانمان زۆربەی کەوای درێژ لەبەرەکەن چەند جۆرە هەبوونە چەند جۆرە لەباسیان هەبوونە تەنیا ئەو شێوازە بێ یا شێوازی منتەقی کامێران هەر شێوازی هەیە ئەو شێوازە هەیە بەس سەروێ نەوەستنەوە من ناتوانم بی بەسمەوە بەداخەوە بە دەزماڵی بەستنەوە چی و چی پێکتی ئەو دەزماڵە هەر زوو قەدیمیەکان بەستویانەتەوە ئەو ژنە بەتەمانە پیاوەکان ژێنەر بەستویانەتەوە سەریانە چ جۆرە دەستماڵک بوو دەسماڵی قەدیمی بنازان پەشمینەی پێدەڵەن لۆکەیە هەم پیاو دەی بەسیام ژنیژیان بەسە سەریانە زۆر سپاس کە باشداریت کرد قوربانە زۆر سپاس باز بەرنامەکەتانەکەم دەستخۆش بەخێر هاتن دیارە جلوبەرگێکی گەلک کەونە و فۆلکلۆریە تو بکارێ لەسەر ئەو جلوبەرگی و تەلەبەر کردە یەک بە یەک ji بۆ تەماشانên هێژا باس بکی و بە چه هاتیە چێکردن و یە چه سەردەمەکیە ئەوە هەمیان ji بۆ تەماشانên هێژا باس بکەین بەڵکە بێنە سەرباسی جلوبەرگی کوردی جلوبەرگی ینی نەتەوەی کورد کە مێژوێکی دوور و درێژێ جلوبەرگی تایبەتی خۆشیە بۆ بە تایبەت هەر ناوچێ و بە پێی هەڵکەوتەی جوگرافیای خۆی جلوبەرگەکانی جیاوازە منتقەی سەردەشتێ بە هەم جلوبەرگیان جلوبەرگێکی من هەمیشە کتومە کورد بۆ خۆی بەر لەوەی کە هیچ ئاینێک ئەوەی مەسەلەن بەسەردا بسەپێنی کە خۆی داپۆشێت جلی کوردی بۆ خۆی پۆشتە و پەرداخە بۆ خۆی هەموو وانەکانی تێدا بە تایبەتی منتقەی ئێمەکە قەدیم ئەوە پێیان کتووە کۆچکە و چارەکە کۆچکە و چارەکە خۆی کۆچکە کوڵاوێکە لە پشتی سەر دەبەسترێت و چارەکەیەکیش بەسەردا دەدرێت کۆڵوانی لەسەر دەبەردەکرێت ئەو کوڵەنجە دەبەردەکرێت لیباسی قەدیم کە پێشتر لێ پێیان کتووە کراسی قوڵ کراسی قوڵ ینی دوو ئەوەندەی ئەوەش بۆ هەڵگیراوەتەوە کراسەکە کراسی قوڵیان لەبەر کردووە کولێجان لەبەر کردووە پشتێن هەمیشە پشتێن دە 12 میتر پشتێندیان بەستووە کۆچکە و چارەکان لەسەر بووە لەسەر کۆچکە و چارەکە زۆر جارە هەوریشیان بەستووە هەوریان بەستووە وەختی کە سەرما بووە هەوریشیان لەسەر بەستووە بۆ ئەو لیباسە کۆنی ئەو منتقەیە بەڵام ئێستا من کە ئەوم لەسەرەوە خودی نەنکی خۆمە بۆم بەجێماوە دیتومە تا ئەو ساڵانەشکە نەنکە مابوو بەڕەحمەت بێ ئەو جلک و لیباسی دەبەردەکرد ئەو کۆمەک لەسەرێتەیە بە چی و چی هاتێ چێکرد ئەوە خۆی وا بزانم بە وەکو وانێکی بەجاو دروست کراوە تەنەراوە وەکو فارش بەرەکەشی لە مادەم هێندێک مادەیان لەگەڵ کردووە بۆی کە ڕق بێت بەسەریەوە ڕاوەستێ جا قەدیم دراویان لێ درووە و ئەو دەرزی لە و ئەوە پێیان کتووە دەرزی لە و لەرزانە و بە دراوی هەمویان پڕ کردوێتەوە ئەوە هەمووی بە پۆڵ و بە زێڕ و بەوانە نەخشێنراوە شتی مەسەرن چاوەزار ئەو چاوەزار و شتەی لەسەر دراوە هەر زەمانەی بە مۆدیلی ئەو شتانی کە باو بووە پێیان نەخشاندووە ئەو بۆ جوانی بوونە یا فەلسەفەیەکی تایبەت بخوا هەیە تشتێک و لەسەردانە وەڵا دیارە حتمان فەلسەفەشی دەگەڕێتەوە بۆی کە هەر کەسێک کە دارا بووە پێوە دیار بوو مەسەلەن ئەو دراوە خۆی قیمەتی بووە یا دوایی کە زمانی زێر هاتووە و زێر باو بووە ئەوانەی دایکم لە بیرم دێوانەی زێر بوو کۆچکە و چارە دەرزی لە و کوڵاو و گوارە و ژێرچەنە ئەوانەی هەموو زێر بوو زیاتر کام جیلێکی لەبەرە کرد
وڵا ئەو ژنە قەدیمیانە ئەستا مثلا ژنە قەدیمیانە کە تەواو بوون ئەو مۆدیلش خەریکە تەواو دەبێت بەداخۆ من ئەوڕۆ کەویست نەمە بەستم ئەو کاتەیە کامیان لەبەر دەکرد مەسەنم بۆ کچە جوانەکان بوو یا بۆ پیرە ژنەکان بوو یا بوون بووکەکان بوو یا بۆ ژنە ئاخۆکانە لەسەر دەندرا کۆچکە و چارەکە دایمی بوو هەموو ژنێک گشتی دەڵێم ئەو جلوبەرگە ئەو جلوبەرگە هەمووی جلوبەرگی دەبەر بوو بۆ نێو مەڕۆ بۆ نێو کار و شش کە دایان کرد بەرهەڵبێنیان لە خۆیان دەبەست بۆی کە خایەن بن و پیس نەبێت جلوبەرگەکان قۆڵکێش هەبوو پارچەیەکیان دەدروی ئەوە لەسەر وانەکان دەبەریان دەکە بۆ قۆڵشتیان پیس نەبێ و کە وەختی کاروشتەکان تەواو دەبوو دەهاتنەوە ناو ماڵ هەر ئەو جلوبەرگیان دەبەردا بوو ئێستا کە لەبەری ئەکەنیانە ناوەڵا بەداخەوە ئێستا لە زۆر کەم ڕەنگ بۆتەوە ئێستا وڵی توزانم هەموو کۆمەلگاکان ئاڵگۆڕیان بەسەردا دێ بەداخەوە مەشکە لە ژێر تعریبی فارس داین و ئەوە دەبینین کە ئێستا ئەو لچکی فارس بۆتە مۆد و دەسماڵ و شتە و خەی کراوە و ئەو شتانەکە ئێستا مەسەلەن هەر بجیالەوەی کە تەهاجمی فەرهەنگیش بێت خۆی مۆدلەکان دەگۆڕن جیاوازی تەمەەن سەلیقەکان دەگۆڕێ بەڵام ئەوەی کە تاجمی فەرهەنگیشی لەسەر بووە ئەو شتانە زۆر کەم بوونەتەوە دەڵم ئەو ڕۆم کە بیستم بگەڕم بەناو بزانم ئەو لیباسە چۆن دەبەرکەم چۆن ڕێکی خەم هەرچی گەڕام هیچ ئارشیوەک نەبوو کە ئەو لیباسانەی تێدا بێت بەداخەوە هەرچی دەمبینی ژنە پیرەکانیشیان کە من چوومە سەر پێیجی وێنەکانی سەردەشت کە هەموو وێنەیەکی تێدا زۆرتر هەر لچکیان لەسەر بوو ئەو دەسرە وانێکیان لەسەریان هاڵاندە بوو بەڵام ئەو کۆچکە و چارەکان کەمتر پێوە بوو بەگشتی بۆ بینەرن هێژا چیت هەیە بەڵێ بۆ ئەم جلوبەرگی فولکلۆری کە بپارێزن و لە ناو ناچین وڵات پێویستە هەم خۆمان وەک خۆمان جلوبەرگی خۆمان بە زیندوی ڕاگرین هەموو لەسەر هەموو تاکێکی کورد کە یەکێک لە نیشانەکان و نازنامەی نەتەوەکەی جلوبەرگەکەیەتی پێویستە بەردەوام بەکاری بێنیت شانازی بە جلوبەرگی خۆی بکات و پێی وانە بێت مەسەلەن کە ئێستا بەداخەوە زۆر جیان کابرا پێی حی بە جلوبەرگی کوردی لەبەرکە لە حاڵێکدا هەموو نەتەوەیەک شانازی بە جلوبەرگەکەی خۆی دەکا حتا کە ئەوش جوانێ بۆ نمونە ئێستا هەندێک نەتەوە هەند جلوبەرگەکانیش ئەوەندە ئاڵاوەڵە و ڕەنگا و ڕەنگیشی تێدانە ئەوەندە مۆد و سەلیقەی جوانیشی تێدانێ بەڵام بازم شانازی پێوە دەکەن و جلوبەرگی خۆیان ڕدەگرن ئێمەش پێویستە جلوبەرگی خۆمان ڕابگرین لەسەر ئەنجیا فەرهەنگەکانیش پێویستە کە ئەو شتانەی کە قەدیمین و خەریکە لە ناو دەچن دووبارە بە ڕۆژیان بکەنەوە بەسەم بەرنمەیە لە سەریان دروست بکەن بۆی کە ئەو شتانە بمێن و نەسڵ بە نەسڵ بگوازرێنەوە لە ناو نەچن زۆر سپاس بۆ باشتریتان زۆر سپاس بۆ سەرکەوتن ماندوو نەبێ خێراتی خێبەی سرچاو ناوێتە چیە خەلکی کشە ناوچەی نیوم ڕیحانە خەڵکی منتقی سندوسیم شاری نەقەدە هەر بەخێر هاتی جلوبەرگێکی فولکلۆری لەخوا کردیە تو بکاری لەسەر وان جلوبەرگێک کۆتا لەخوا کردی و ئەو کۆمە کاتاداری سەریخوا بۆ بینەرن هێژە باس بکی و چەندە کەونن و چەندە کۆنن یە چه سەردەمەکینە وڵی سەردەمی زمانی دایکم و نەنکم و ئیوانەیە بۆمە بەجێماوە بەڵام هێستاش هەردەبەری دەکەن بێجگە کەلەوەی سەر و لەبەرەوە هەوری و شتەی نەبێت هەندەبێت دەناوای دیکە هەموو دەبەر دەکەن و استفادەی لێ دەکەن کەوایە کە دیارە بە ساڵەت چۆکان دەبەر دەکەن دەسماڵە هەر هەیە و میخەکە دەبەستن و ناویان یەکێک بێژە بۆ بینەرێن هێژاژێک و ناس بکەن ینی یەک بێژە ئەو نەچن ئەوە هەوری پێدەڵن بەیانداوە جا قەدیم دەگەڵ وانیچێ لەگەڵ ڕیشۆڵی لێچیان دەدا لە سەریان دەبەست بەڵام بەداخەوە من هێستاوە چەنگم نەکەوێت ئەوەش کەوایە کەواش پێشینیەکان دەبەکەن هێستاش هەرژنە بە ساڵەت چۆکان دەبەر دەکەن ئەوەش مێخەکە دەسماڵیش دیارە هەر لە کۆنەوە هەبوو بە ئۆیان چادە کرد و هێندێکیش بە دەرزیان چادە کرد ئەوەش لیباسی قەدیمە و قەدیم لیباسی قاقانیان دەبرد کرد منتەقیمە دەگەڵ هەوری و دەگەڵ ئەبریشەمی ئەو شتانە هەبوو بەڵام هێستاان زۆر کەم بوویتەوە بۆچی کەم بووە واللهی ئەلهام بۆ بەو وانیەکەیەوە کە
فەرهەنگ و ئادابی مە دەگەڵ فارسی تێکەڵ بۆ جەماعەتیش بەرەو پێش دەڕوا کە شتەکەش بەرەو پێش ڕۆی دەگەڵ نەسڵە پێشەکەی دەڕۆی بۆ پێشێ و شتەکە ژەدی لێک دەدرێ لەسەر خۆی نامێنێت بلیوان ینی بێژگە با بە سوورانیش بڵێم بجوانتر تێ بگەی بێژگە ئەو لەباسانێک کە لەبەرت کردووە لە منتەقی سندوس یا منتەقی نەخەدە ئەوانە ئەو نۆچانە چەندین جلوبەرگی دیکەی فۆلکلۆری هەیە ژنان هەر ئەو مۆدە هەیە و بەڵام جیاوازتری هەیە قەدیمەوەیان لەسەر دەنا کۆچکیان لەسەر دەنا چارەکەشانیشیان دشانی دەکرد پەشمینە بە ئەگە کاریشیان هەبە قڵچاغیان دەبەر دەکرد دەگەڵ بەربیانکەی ئەلهان بەربیانکە و قڵچاغە نەماوە لە منتقیمە یانە ئێستا ئەم جیلەی نوێی جیلەی ئێستا لەبەری ئەکە بەڵێ هەمووی ئەو لیباسانە کولەن دەبەر دەکەن ئیلا جوانەکان کەوای دەبەر ناکەن و ئەو هەورێژ نابەستن بۆچی واللهی ئەلهان جەماعەت بە هەم سەری ڕوت دەکە پیرەکانیش دیارە بە پیرەکان لەسەری دەنێن بەڵام بۆ مۆدەی لەسەر نانێن بە مۆدی لێچکەی لەسەر دەنێن باشە بۆ پاراستنی جلوبەرگی فۆلکلۆری بۆ تەماشانن هێژە چیت هەیە پێیان بڵێ واللهی داوام لە قەدیمیەکان هەیە کە لە کنیانە بەڕای گرم بووەمەوە بۆ نەسڵەکانی داهاتوو کە بمێنێتەوە کورد دەبی بە لیباس و بە زمان مشەخص دەکات کە کووردە زۆر سپاس بۆ ئەوەی کە بەشدار بووی و جلوبەرگێکی فۆلکلۆری جوانت جلوبەر کردووە دەستخۆشیشی ماندوونە بێ بەخێرات خۆش بی سپاس ئێوەش ماندوو نەبن ئەتوانێ خۆت بیناسی بەرەوەڵام من خەجیجەم خەڵق حەسەنۆلان منتەقەی هەوشار هەر بەخێر هاتێ بی سپاس ئەم جلوبەرگەی کە لەبەرت کردووە بۆ تەماشانی هێژە جا دانە بەدانە جوان باس بکەیت چه سەردەمەکە و ناویان چییە و چوونە چوون لەبەرە بەڵێ چه کەسێک لەبەرێک مەبەستن ئەوە ئەو کراسەی ئێمە مەخمەری پێڵێن لە تەمەن خۆما لە بەریەکە نیسە ئەو پشتێنش هەر هین قەدیمە هەر لە قەدیمە و هەتا ئیسە ئەیوەستنە پشتیان ئەوەیش کلۆنجەس هەر لە قەدیما بووە هەتا ئیسەش هەر ئەیکەنە بەریان ئەوەیش چارەکەی پێڵێن هەر ئەیکەینە کۆڵمان ئەوەی منیش ئەوەی سرم ئەوە دەسماڵە وەلە بەداخە و ئێمە تەمەن خۆم قەدیمیەکان ڕەشتی بووە ئیسە بەداخە و من ڕەشتیم نییە لێرە داوای لێبردنەکەم ئەوەم لە جای ڕەشتی بەستیە بێژکە ئەم جلوبەرگانە چەند جلوبەرگە دیکە لە ناوچەیانە وەڵا هەر ئەمە هەز بۆ تەمەن من لە گەنجەکانیشە هەر ئاوا هەر ئەو لیباسە ئەکەن وەلی ئەو بەرسەریان نییە و ئەو کۆڵوانە یانێ ئێستاش ئەمە پارێزراوە هەر ئێستاش لەبەرەکە ئارێ وەڵا منتەقەی ئەمە لە تەمەنی من و لە تەمەن گەورەکان هەر لە بەریانە یانێ ئەمە نەسل بنەس هەر هاتووە بەڵێ بەڵێ باشە ئەمەی کە لە سەرتە یانە هیچ نوعێکی دیکەنیە هەر ئەم نوعە بەڵام بەچی دروست ئەکرین بەڵێ ئەوە هەر بەدەست ئەو گوڵەنگەی چاکە کردە ئەوەیش پارچەیەکە کڕیانە وەلێ نایژم ئەوەی قەدیمێمە بوومانە ڕەشتی بووە ڕەشتیان پێوتیە دەوەی بەداخەوە بۆ من نەبوو ئیسە نەماودی و نیمە ئێستا تۆ بەخۆت تەمەنێکت تێپەڕاندووە و لەباسەکانت فۆلکلۆرینە پێمان خۆشە سەبارەت بە پاراستنی لەباسی کوردی و جلوبەرگی کوردی یەم فۆلکلۆری لەگەڵ تەماشان بینەرن هێژە باس بکەی و چی قسەیەکت هەیە بۆیان کە بپارێزن وڵا قسەی ومە هەسەر بیپارێزن و ئەوە لیباسی کوردیە و نەیگۆڕن و ئێمە بە خاترەوە کە کوردین هەم لیباسەکەمان و هەم زوانەکەمە بە کوردی بە خێویکەن و بیپۆشن لیباسەکەیان ئەن زۆر سپاس کە باشداریتان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش